وصلى الله على أو بحري نور علم عرفان كدرك غورناك غير علم الله سبحانه. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بلاني عزيز وشكاني بريس يودارم برسيتان نبو بي وادارم خواهی گەورە ڕۆژێ مرۆشی لێ قوبوڵ کردبین و هیوادارم خواهی گەورە تەمەنمان ئەو نەبێڵێ هەتاوەکو لە عیبادەتی خۆیان بژین. لەم ڕۆیە باسێکی ئیسرافەکەین لە خواردنە، باسێکی بەکارهێنانی خواردنەکەین کە پێوتێ ئیسراف یاخو پێوتێ تەبذیر، لە ئینگلیزیە پێوترێ extravagance. بەڕاستیان بۆ خۆی کێشەیەکە، مۆزیلەیەکە کە پێویستەکە باسی لێەوە بکرێ. لە بابەتی خواردن دەرناچین، بەڵام بەداخەوە خواردن هەر کاتێ نەمانزانی وەکو خۆی بەکاری بێنین لە شوێنی خۆیان بەکاری بێنین ئەبێ بە گەورەترین کێشە و مشاکل، نەک بۆ خۆمان، نەک بۆ مناڵمان، نەک بۆ گەڕەکمان، بگرە بۆ شار و بۆ حکوومەت و بۆ دەوڵەت و بۆ هەموو مەناخوبی ئەو سەوزایی سەرزەویش. سوبحان الله، مامۆستا خواردن ئەو نەخەتەرە. خواردن دروستکردنی چەند قورسە، دیسانەوە بەکارهێنانی لە شوێنی خۆیان ئەو نەیتر قورسە. ئەزان خۆشەویستەکانم، حالیەن منەظەمەی غیزایی عالەمیە فەرمێکی ئەڵێ ساڵانە ئەوەندە خواردن فڕێ ئەدرێ کە بەشی 847 ملیۆن ئینسانەکە لەسەر زەویە، واتە نزیکی 1 ملیار، ئەگەر ئێمە قەول بێ 7 ملیار و شتێ بین، 1 ملیار ئینسان کە بە بەهۆی برسێتیەوە ئەناڵێنێ خواردنەکان نێزان لای چێیە؟ لە ناو تەنەکی خۆڵەکانەیە، لەسەر قومامەکانەیە، لە ناو سیارەکانی خۆڵ و خاشاکان فڕێدن. ئەویش دەستی بەسکێوە گرتووە، تووشی بەدخۆراکی بووە لەبەرەوەی کە ئەم خواردنە ناگاتە دەستێکی ئەمین. سبحان الله، یعنی ئەو نە مۆزوعەکە خەتەرە. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئینسان ئەگەر ئاگای لە خۆی نەبێ ئەکەوێتە ئەم هەڵەیەوە کە لە بەریتانیا کراوە، ئەڵێن شەریکەی تەنها تیسکۆ لە بەریتانیا ساڵانە 60,000 تەن خواردن فڕێدە و ئەبێتە هۆی تەلویسی ئەو خواردنی کە فڕێدە لە سەرانسەری عالەمە، ئەبێتە هۆی پیسکردنی ژینگە بە ڕێژەی 1/3. واتە تەنها مەعمەلەکانمان نین، تەنها ئەگزۆزەکانمان نین، تەنها مۆبایڵەکانمان نین، تەنها شەبەکات نییە کە بی ئەو کە ئەم مەناخە و ئەم ژینگەیە پیسەکە، خواردنیشمان وای لێ هاتووە کە ژینگە پیسەکە. یعنی چی؟ یعنی ئەگەر خواردنەکەت نەکڕی بوو، ماڵت نەبوو، 100 جار بیکەرەوە پێشەوەی بیکەڕی، چونکە کە کڕیت ئەبێ بە ماڵ، کە بوو بە ماڵ ئەبێ سەرفیکەی. جایان لە مەعیدە تا سەرفیەکەی ئەڵێ وەڵا بیخۆ زیادەیە بخوا منە فڕێیە، یانە ببیکەیتە قوڕگی تەنەکەی خۆڵەکە. زۆر جار تەنەکەی خۆڵەکانیشمان، دەمی تەنەکەی خۆڵەکانمان زیاتر لە دەمی خۆمان خواردنی تێچێ. ئەمەش بۆ خۆی نیعمەتێکە کە خۆی گەورە فەرمێ ثم لتسألن يومئذ عن النعيم. پرسیارتان لێکرێ لەباری ئەو نیعمەتەوە کە خۆی گەورە پێداون. واتە کە خواردنێ هێنا ئەبێ سەرفیکەی، چۆن سەرفێکی مشکلەی خۆتە، بەڵام هەتا نەتکڕیوە 10 جار بیکەرەوە. ئایا ئەمە ئەخورێ؟ ئایا ئەمە ئێکسپایر نابێ؟ ئایا ئەمە سەرفە بێ؟ ئایا پێویستم پێیەتی؟ ئایا ئەو خواردنە تەندروستەیە کە من ئەمەوێ؟ ئایا ناکەوێتە ناو تەنەکی خۆڵ و قومامەکانەوە؟ ئایا ژینگە و پیئە لە من پیس ناکە ئەمە؟ خۆزگای ئاوا بیرمان کردایەتەوە. بزان ئەمڕۆ خەڵک مشکلی ئەمە بۆیە یەکەم وڵاتێک کە هەستی بەمە کرد ئەڵمانیا بوو. دووەم وڵاتێک کە درکی پێکرد ساڵی 2012 فەڕەنسا بوو. لەسەر دوکانەکان، لەسەر ئەلوەکان فەرزی کرد کە خواردنەکانی خۆیان کە مایەوە سەرفیکرد، چۆن سەرفیەکە مشکلی خۆیەتی. ئەوی سەرفینەکە زەریبە و عقوبەی لەسەردانە. سبحان الله.
ئێمە مەساخۆ ئەمە پاشماوی چەکی ئەتۆم و کیمیایی نییە، نا خراپترە لەوە چێ زۆر جار. چکە کەمایەوە ئەبێ بە ژەهر، کەمایەوە ئەبێ بە مۆڵگەی بەکتریا و نەخۆشی بۆ سەرزەوی، لەبەرەوە ئەبێ سەرفیکەیت. ئەم خواردنە پێوتری ئیسراف، بۆیە بێ زۆر وریابین لە کاتێکە ئەمە مشکلەی ئێمەیە، تاکە شەخص ئەگەر لێی گەڕاین مشکلەکە گەورە بوو، سەقافەتی ئەو نەمان نەبوو چۆن خواردن هەزمکەین و سەرفیکەین و بەکاری بێنین، ئەبێ بە مۆزیلەیەک حکومەت بەدەستێەوە گیرە خوارد بگرە هەموو زەوی بەدەستێەوە ئەناڵێنێ کە ئەو خواردنە. بۆیە ئەمڕۆ لە زۆر وڵاتی پێشکەوتوی جیهانە بینی پاشماوەی ئەو خۆراکانە جارێکی ئەکرێتەوە بۆ تاقە و کارەبای لێ دروست دەکرێتەوە، بۆی کە نەمێنێتەوە. بەڵام ئایا ئەو تاقەی کە لە خواردنە هەیە یەکسانە بۆ تاقەی کە لە کارەبای ئەداتێ؟ نەخێر، زۆر جیاوازی هەیە. ئەوەی کە لە کارەبای ئەداتێت تەنها تاقەیە خۆشەویستەکەم، بەڵام تۆ نازانی چ خواردنێک و چ ڤیتامینێک و چ پرۆتینێک و چ مینیراڵێک و چ خۆیەکت کوشتووە هەتا تۆزێ کارەبا بەدەستبێنی. کەواتە دیسانەوە سەمانەکە بەراورد ناکرێ. خواردن زۆر بەسوودترە لەوسە خواردنێک کە ئینسان بەکاری هێنێ و ئیستیفادە لە تاکە تاکەی گەردیلەکانێکە زۆر جیاوازی هەیە ئەلەوەی کە ئەکرێ بە تەنها تاقەیەک و وەکو تاقە بەکارهێنرێت و وەکو زە و پەخشە بێتەوە جارێکی تر. بۆیە هەموو عالم ئەمڕۆ خۆشەویستەکان گەیشتونەتە ئەوەی کە بە خەڵک بڵێن تکایە خواردن فڕێمەدە، تکایە خواردن بێڵەوە، تکایە خواردن ببەخشە. ئەگەر خۆت پێت نەخورا بێ بە ڕفیقەکەت، بێ بە دراوسێکەت، بێ بە فەقیرێک، بۆ ئەوەی کە ئەم مشکلەیە حەل بێ. خۆی گەورە ئەمی بەچی حەل کردووە، بەچی کۆتایی پێهێناوە؟ فەرمێ وآتی ذا القربى حق. نزیکەکان حەقیان بەرێ، خواردنیان بەرێ، دعوەتیان کە، بەشیان بەلەوەی کە خۆی گەورە پێداوی، چی تریش والمسکین فەقیریش بەش بە، وابن السەبیل ڕێبواریش نێڵی بە برسێتی بمێنێتەوە، نێڵی بەدەستی بەتاڵ بڕوا و تێشۆکەی بۆ نەپێچیتەوە خواردنی نەدەیتێ. اینجا فەرمێ چی؟ ولا تبذر تبذیرا. بۆ چوە ئەگەر بەشی ئەو سیانت نەدا و بە تەنیا بۆ خۆ خواردێ حتمەن تووشی ئیسرافە بی. مشکلەکەی چەند بە جوانی حەل کردەوە. ئەوەی ئەمڕۆ ئەوروپا پێی گەیشتووە ئەڵێ خواردنەکەی خۆت ببەخشە، ئەوەی لە خۆت زیاترە بیدە بە خەڵکی، مێڵە لای خۆت بمێنێتەوە، مەیکە بە پاش ماوەیەک بەسەر خۆت و بەسەر وڵات و بەسەر شار و بەسەر حکومەتەوە بەجێی بێڵی، بیدە بە کەسێکی تر با ئیسفادەی لێ بکە. ئەمڕۆ خۆشەویستەکەم فەقیر نابێ ئیلا ببۆنەی ڕژدی دەوڵەمەنێکەوەیە یان ببۆنەی سوء ئیستیخدامی کەسێکەوەیە کە شتەکەی لە بەردەسایە، بەڵام تەنها بۆ خۆیەتی نازانێت بیگەێنێتە بەرامبەرەکەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ طعام الاثنين يكفي أربعة. خواردنی کەسێک بەشی دوانەکە، خواردنی دوانیش بەشی چوارەکە، چاوچونۆک مەبە، ببەخشە، بەخشیکە، بڵاویکە، پەرتیکە، با تاقەکە دابەش بێ و سەرفکردنی وزەکەش دابەش بێ و خێرەکەش دابەش بێ. چکە ئەو خواردنە خوای گەورە نیعمەتێکە ناردوێتی، پرسیارت لێەکە، بەشێک لە پرسیارەکەی ئەوەیە چۆن و لە ڕێی چیا بەخشیت، ئەبێ بڵێ ويطعمون الطعام على حبه، چێ مسكينا ويتيما وأسيرا. ئەوانەی کە خواردنە بەخشن لە ڕێگەی خوای گەورەیە بە فەقیر و بە هەژار و بە ڕێبوار، بەڵام بەڵێن چی؟ لەبەرەوە نایبەخشن کە ئەمە ئەمێنێتەوە ئەبێ بە کێشەیە بۆ حکوومەت و بۆ دەستگاکان و بۆ تەنەکەی خۆڵەکان و بۆ قومامەکان و بۆ سیارەی خۆڵەکان. نا، لەبەرەوە نا، لەبەرەوەی کە بڵێن ئینەما نوطعمکم لوجه الله، تەنها لەبەر خوای گەورە پێتانە بەخشین، لا نريد منكم جزاء ولا شكورا. پاداشمان ناوێ لە ئێوە، سوپاسیشمان مەکەن، چکە ئێمە لەبەر خوای گەورە پێتانە بەخشین. کاتی ئاوامان کرد، هەدەفەکەمان پێکاوە بەگوێی یاسا و ڕێسای ژینگە پارێزی خۆمان کردووە، خوای گەورەشمان لە خۆمان ڕازی کردووە. لەبەرەوە خۆشەویستەکانم، ئەگەر خواردن نەزانی لە کات و شوێنی بخۆیان بەکاری بێنی، کێشەیەکی تر و مشکلەیەکی ترە. ئەوەی لە مەعیدە زیادە بێ، لە تەنەکەی خۆڵ ئەڕژێ،
ئەچێتە سەر جادەکان و ژینگە و بیئە نەک بۆ ئەمڕۆی ئێمە بۆ داهاتوی مناڵەکانیشمان پیسەکە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.